ئەمڕۆ دیارە ئێمە وەکو یانەی وەرزشی کەلار هەستاین بە بانگێشکردنی تەواوی یاریزانەکانی کەلار، یاریزانە دێرینەکانی کەلار کە لە تیپە دێرینەکان یاریەکەن، یاریزانی تیپە میلەکان، نەوجوانان و لاوان و یاریزانە دێرینەکانمان کە لە هەشتاکان و لە نۆتەکان یاریان کردو بۆ ئەوەی لە تەجەموعێکا کۆیان بکەینەوە، ئێوارەخوانێکیان بۆ دروست بکەین، لێرە قسەیەک بکەین، باسێک بکەین لەسەرەوەی لە بەردەم هەڵبژاردنێکی چارنووسازی شاین و پێمان وایە لە ماوەی ڕابردووە بەتایبەت لە هاتنی ئەم مەسئولی بازنگی انتخابیەکێتی بۆ گەرمە کاک شێخ حەمەکەریم خزمەتێکی بەرچاوی بە وەرزش لەم ناوچە کردو، چەند یاریگایەکی نۆژەن کردوتەوە، خولی پلێک و پلۆدۆکانی خستووەتە ڕێ، یارمەتی تیپەکانی داوە مادیەن معنەویەن ئەوانی کە هەیە بۆی بە هەموو بتوانین تەجەموعێکی باش بە پشتیوانی بین بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوەی پێمان وایە لە ساحەکە لە ئێستا لە یەکێتی باشتر نییە و بەرکی خۆمان زانیوە کە وەرزشکاران گەنجان هەموو چون و توێژانە دەنگ بدەن بە یەکێتی بۆی بتوانێت خزمەتی باشتری وەرزشکار و خەڵکی ناوچەکە بکە. وەرزشوانان تا چەند پێشوازیەکەن لە ئەم بانگشتی ئێوە لە ڕاستیە ڕەنگە دوای بۆ خۆتان تەسویرۆ بکەین زۆرینی وەرزشکارانی ئەم شارەی شەڵا ئامادە بێ لێرە و وەرزشکاران پشتیوان و هاوکار و هەماهەنگە بن بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە لەبەرەوەی لە ماوەی ڕابردووەک باسم کرد ئێمە لە گەرمیان لە ڕابردووە گەر یاریگاکانمان دروست کرد بێ بەوەی کە بە سوال و سەدەقە و چیوشیوانە لە ڕێگەیەکی ڕەگە زیاد لە ملیارێک دینار بۆ کارتی وەرزش لە گەرمیانە خەرج کرابێ لە ماوەیەکی کەما کە بڕوام وایە ڕەنگە لە 20 ساڵی پێشوە من نەکرابێ بۆ وەرزش لە ناوچەکە ئەم هەنگاوە ئەم جوهدەی کاک شێخ ئەحمەد کە بۆ خزمەتی وەرزش کردوێتی بڕوام وایە ئیستیجابەی باشێ بێ لای وەرزشکاران وەڵامی ئەو خزمەتانە دەنەوە کە یەکێتی بە کەرتی وەرزشی کردو لە سنوورەکە.